السلام علیکم مامۆستاجان باشە بۆچی هەموو وڵات و سەربازی وڵاتەکەی خۆی خۆشەوێ بێجگە لە ئێمە بووینە دوو بەش بەشێکمان پێشمەرگەمان خۆشەوێ بەشەکەی تر پێشمەرگە بە بێ ئەقڵ ناوە بۆچی هێشتێکی معلومە برا بەڕێزەکەم پێشمەرگە لە بەروی حیزبە ئەو وڵاتە جەیشی نیشتیمانی هەیە موالی دەگرێ موالی دەکە ئەگیرێ شیعە و سونی و کورد و عەرەب و مسلمان و مەسیحی و جوولەکە هەموو ئەچێ ئەبە بەجوندی مەسوولەکانیشی بە ڕوتبە سەرکەوتونەتە سەرەوە ئەمە جێشێکی نیشتیمانیە کە دروست بوو خەڵک سۆزی لەگەڵ جێشە نیشتیمانەکەی خۆیە گونجێ ئەوە جێشی جەزایرەوە جێشی پاکستانەوە جێشی بەنگلادیشەوە جێشی وڵاتانی تر بەڵام پێشمەرگایەتە هی حیزبە ئەم پێشمەرگەیە کە لای پارتیە ئێران وەختێ هجوومەکە بۆ پێنجوێن کابرای پارتیە لە دیفاعی لەکەم هەر پێنجوێنی پارتی ناڕەوە دیفاع کرد یاڵە با من پارتیم تەوجی لە پارتیە وەرەگرم تاغوتانی یەکێتی وەختێک کە لە 150 باشووریان فرۆشتەوە لە 16 ئۆکتۆبرە نەگبەتەکە یە پارتی خۆ دیفاعی نەکرد ڕای کردویش وەختێ هجووم بوو بۆ سەر پارتی لە حەشدی وەحشی هجوومیان کرد لای ڕەبیعە و ناوچانەی ترکە پارتی لێبوو یەکێتی چوو دیفاعی لێ بکە نە لەبەرەوە پێشمەرگە بەبێ ئەقڵەزانی خۆی هەڵخەڵەتانەوە دیفاع لە کوردستانەکەم ئێوەڵە دیفاع لە کوردستان ناکەی دیفاع لە کۆمەڵە مافیاکەی بەخوانە لە کوردیەکەی نە لە کوردستانیەکە دیفاع لە کۆمەڵە مافیاکەی کە بە دەبابەوە تۆ لە دەبابەیە بووی پیانوتی ئینسیحاب بکە ئێتەواوە خۆت و دەبابەوە لە گوندی بەشیرەوە ڕات کرد و هاتیتەوە بە کەرکک و کەرکک شاتی و دەبابەکەت خێرا لە دەربەنبازیان دانا و ڕات کرد بۆ سلەیمانی ئێمە کوردایەتێکەکەت بوو ئەمەش پێشمەرگایەتێکەکەت بوو بۆ وەڵا بە ئەمریکا کە بافێڵ دایکی ڕۆڵ ڕۆی بۆ بکە و بیبینە ئینشاءڵڵا